سڵاتانە ببینەرانی خۆشەویست وەکو جاری پێشووتمان ئەڵقەی پێشومان لەگەڵ مامۆستا عەبدوڵڵا ستورا بوو بەڵام خۆی لە خۆیدا مامۆستا قوتابخانەیەک بوو بەڕاستی گفتوگۆکانمان لەویایە کۆتایی پێنە ئەمویست زیاتر پرسیاری لەکەم زیاتر بیدوێنم مامۆستا خۆشی دانەری کتێبی ئەلفوبەی کوردی بووە لە دوای ساڵەکانی 2004ەوە بۆیە ئەمە پرسیاری زیاتری لێ بکەم زیاتر بیدوێنم بزانم لەسەر سیستەمی پەروەردە پێویستە چی بکەین مامۆستاگیان دووبارە بەخێر بێتەوە زۆر سپاس دەکەم ئەمەیە گفتوگۆکەمان تەواو بکەین باست لەوە کردکەوە قوتابی نابێ ئەرکی خۆی بەرێتە ماڵەوە بالضبط و تۆ دژی ئەوەی کەوا قوتابی لە ماڵەوە سعی بکە سعیکردن هەر عیبە سعیکردن باشە مامۆستا ئەم بیر و بۆچنەی تۆ تاکو چی تەمەنێکە یاخود من باسی ئێمە تاکو چی قۆناغەکە ئێمە خۆ دەزانی مامۆستا مەوزوعەکەمان پەروەردەی مناڵە باشە وە پەروەردەیش بەلای منەوە هەر لە مناڵایە یعنی ئەوانەی کە باسی مەراحیلەکانی کە ئەکەن هەر بۆ ئەوەیە کە مناڵ باش پەروەردە بکرێ تۆگە ڕاستی دەوێت ئیستا یەکێکی جامیعی کە محاولەکە لە پەروەردا زۆر عمق پەیاکە ئەومانە بۆ ئەوەیە کە لە دوایە لە کۆمەڵگا بتوانرێ مناڵەکە بە پەروەردەیەکی باش پەروەردە بکرێ مەسەلا سعیکردن چییە؟ تۆ ئەگەر لە شتێ گەیشتی مەدەر حیات لە بیری ناچێتەوە ئەم نمونەی کە ئیسە بۆ مێنایتەوە ئەم حەلقەی پێشوە ئەم نمونەیە کە وتمان ئەگەر مناڵەکەم وا تێگەیشت کە ئەوە خۆی بەدەستی خۆی بینی و ئەمەلەکەی کرد و تێگەیشت کە هەوا پاڵی بە کاغەزەکەەوە ناو نەیەش برژێ تو خوا من بە تۆ ئەڵێم ئەم مناڵە واز لە پۆلی شەش بێنێ لەو لەحزەیەوە بچێتە دەرەوە تر کرێکاری بکە باخەوانی ئەکا چیەکە بیکە لە سەرە مەرگە لێیشی بپرسی بڵێ ئەرێ فلان کەس تۆ شاش تا شەشی خۆن هەوا پاڵە پەستۆکانی چۆنە لە خوارەوە بۆ سەرەوە چۆنە یەکسەر بیری ناکەوێتەوە نایڵێ یەکسەر بیری چووکە بە ئیشی کرد بۆچی بۆ مهم ئەوەیە تۆ ئەبێ ئاگامان لەوە بێ فێربوون وەکو وتم بەرئەنجامی کارە ئیشکردنە ئەتر ئەوە قسەی زل نییە بەرئەنجامی کاریش حاسەکانە حاسەکان ئەکەونە ئیشەوە جا مامۆسای بەهرەوەر مامۆسای چاک ئەو مامۆسایە کە بتوانێ سەرجەبی حاسەکان بخاتە ئیشەوە باشە مامۆستا پرسیارێک ئەوە ئەو کات ئەرکەکە لەسەر مامۆستا زۆر قورسترە بکە بتوانێت سەرنجی هەموو قوتابیەکان بۆ لای خۆیان ڕاکێشێ پۆلێکی نمونەی پێویستە چەند قوتابی تیا بێت هەنێ خوێندنگەمان هەیە لە پۆلێکا 30 قوتابی تایە چۆن بتوانێت مامۆستا 30 سەرنج 30 مێشک 30 کەسایەتی فێر بکە ئەوە مۆزوعێکی ڕازەکەی ئەوە هیچ بەڵام تۆ ئەم تەجروبەیە کە من بۆم کردی بۆ 3 قوتابی بکەیت و بۆ 40 قوتابیشی بکەی هەروەکو یەک فێرە بن پێویست بەش ناکە چونکە هەموو ئیشی تیاکەن ئەزانە ڕەفیقی ئیشی پیاکە مەجالیان با قسە بکەن با پێ بکەن لەگەڵێکە بڵێ ئای هەتی ئەو کاغەزە خراپ قسە سەرینەکە منیم چاچیەکە مەسەلا ئەتر ئەم ئیشکردنە حواسەکان اینجا مهم یەک شتە تەبعاً تەلەبە تاکەم بێ لە پۆلەکە باشترەوە شتیانە سیستمی عالەمی هەیە کە لە 15 تەلەبە نابێ زیاتر بێ 15 تا 12 تا 15 تەلەبە نابێ زیاتر بێ بەڵام ئەگەر بوو زیاترش بوو تۆ چارەی ناچار بوو مامۆسای بەقووەت و یعنی وریە ئەتوانێت تاویزی ئەوە بکە مەسەلا ئیسە من ئەم تەجروبەیە بۆ 4 کەسی بکەم بۆ 50 کەسیشی بکەم وەکو یەک وایە چونکە هەموویان مثلەی بینن کۆ بیتەوە بە دائیرە ئەی بەمەدەنەوە پۆل چییە؟ ئەم 4 دیوارە لە عالەمان نییە پرسیارەکە باشە کەواتە تۆ هۆکاری ئەوەی کە تەلەبە زیاتر بابەتەکان دەرخەکە و بابەتەکانی بیرەچێتەوە ئەوەیە کە هەمووی بەس بە شەفەی پیانەوتێتەوە و بە عملی پیان ناوتێت بە عملی پیاناوتی ئەوە یەک بۆ چونکە حاسەکانیشی تیانەکە جا تۆ سێرکە بە ئەوشی بۆ بڵێم حاسەکان مەسەلا خۆی ئەڵێ چی لە پەروەردا ئەڵێ چی ئەمە بیرمەندە گەورەکان ئەڵێ ئەوەی پێم ئەڵی فێری نابم ئەوەی پێم ئەەکەی فێری ئەبم جوانە زۆریش بەل هەموو شتێ جوانترە ترە حاشم نییە لە جوان بێ ئێ باشە مامۆستاتۆ بۆ پێیەڵی ئەی بۆ فێری پێی ناکەی کە پێ کرد کچی چاک
کە پێ کرد حاسەکانی ئیشەکە حاسەکانیش لە عەمەلی فێربوون لە عەمەلی تەعەلوم فێربوون لەو عەمەلیە هەر یەکەیان نسبەتێکی فێربوون فێرە بن حاسەی چاو کە شتەکە ئەبینێ خۆی بە چاو ئەیبینێ لە 183 عەمەلی فێربوون مسۆگەرەکە بەڵام ئەگەر نەیبینێ و تۆ هەر بەدەم بۆی باس بکەی هیچ ئەوە لە 183 ڕۆی باشە مامۆستا بۆ دەرسە علمیەکان وەکو زانستی ئەحیا و ئەمانە ئەتوانێت بە عەمەلی بکەی بەڵام مەسەڵەن هاوکێشەیەکی بیرکاری تۆ ئەخر با من شتەکانم بۆ تەواو بکەم باش ئەزانی بۆچی با ئەم لەسەر حاسەکان نەپشرین باش ئەم حاسی چاوە بۆ مناڵ مەوزاکەمان مناڵە جارێ ئەو پێم وتی دوور نەکەویتەوە من پەروەردەی بۆ زمانی مەسەڵەن خۆ لە هەر لە مناڵیەوە لە پۆلیسێ و یەک و دووسێەوە ئینگلیزی خوێنی عەرەبی خوێنی چۆن ئەمانە بتوانانی بە عەمەلی پێی بڵێ تۆ خستۆ ڕابەسە جارێ با ئێمە لەسەر مەسەلەی پەروەردەی ئەم حاسی چاوە لە 183 عەمەلی تەعەلوم مسۆگەرەکە ینی فێربوونی مسۆگەرەکە ئەگەر شتەکەی بینی بەچاو باشە ئەگەر نەیبینی یان لە 183 چی کرد زەرەرێ کرد هیچ فێر نابێ حاسەی گوێ لە 11 مسۆگەرەکە 11 بوو باش 94 وانە حاسەی شەم لە 3.5 بۆنکردن 3.5 مسۆگەرەکە حاسەی چەشتن لە 1.5 مسۆگەرەکە حاسەی لەمس ئەگەر دەستبا لە شتێکە خۆی بیگرێ لە 1 مسۆگەرەکە هەمووی کۆکەرەوە کاتە لە 3 کەواتە تۆ ئەگەر لە 3 حاسەی مناڵەکانە بەکارهێنا معنای ئەوەیە بەتەواوەتی شتەکە فێرە بێ هیچ شتێک نییە لە ئینسان ئاسی بێ ئەگەر هەموو حاسەکان ئیشی تیا بکەن ئەڵێ لەن یەستەعسا شەیء ئیذا تەحایەل عەلەیه ئەکثەر من حاسە تەقمەن تا زۆرتر بێت چاکترە کەواتە ئەمە ئەبێ قەناعەت بۆ جا باشە ئێمە مامۆسامانەی ئێستاشەیە قەناعەت هەبێ خۆی ئیجتیماعیە دەڵێتەوە بڵێت جوغرافیا دەڵێتەوە خەریتەکەی بێنێ لەسەر لینەکە لێواسێ هەر خۆی ئەڵێ مناڵینە ئەمە کە پەنجەی من سیرکەن ئەمە ڕووباری دژلەیە بە فلان شوێنە ئەڕوا یەتە فلان شوێن لەبێ ئەوەی تێ ئەڕژێ یەتە فلان شوێن کورە مامۆستا خوار لێ نەکاتەوە ئەڵێ تۆ ئەبێ وەسیلەی تەعلیمی بەکار نێنی ئەبێ مناڵەکە بەکاری بێنێ تۆ هەڵی سێنە بڵێ مناڵینە چێ لە ئێوە ئەتوانێ بێت ڕووباری دژلەم بۆ بدۆزێتەوە لەسەر بە خەریتەیە کە خۆی دۆزیەوە لەسەر خەریتەکە هەچی تۆپ و تیارەی عێراق و ئێرانی جاران هەیە هەمووی بەتەو قەسەریان لە بیری ناچێتەوە کە خۆی گەڕا وتی وڵا ئەوە بەغایە ئەوە نازام ڕووباری چییە ئەلەبێ سیروان ڕژێتە نان قەت بیری ناچێتەوە بەس تۆ لەوێ بۆ خۆت عاقڵە بیت و تایە ئەکتیڤە بی فەقیرە ئەو لەو دوورەوە ئەو ژەڵێ بەڵێ مامۆستا تەواوە کەی قسەیە ئەمە لەبەر ئەوە وەسیلەی تەعلیمی تعلیماتی هەیە ئەڵێ من بە عەرەبیشی ئەڵێم بەجددی تر شتەکان ئەوەیە بەڵام خۆشی بە کوردەکەیشی ئەڵێ بەکارهێنانی وەسیلەی تعلیمی لەلایەن مناڵانەوە قوتابیانەوە نەک لەلایەن مامۆستایانەوە بە بیلای تەڵ ئەمە ورکشۆپە ئەمی چی پێڵێن چیشۆپ داشۆ ڕەحمەت لە باوکو دایک ئەوش نەوعەکە لەو بەزمە خۆی وەسێت و یەکسەر شتەکە بۆ گەورەینەکە بەڵام خۆی نە کەم خۆی شتەکەی بەکارهێنا تەواو ئەڵێ نەسەم بەدیهیە پەروەردەیەکەی بەدیهی پەروەردەیە بەدیهی یعنی شتێکە تر جدالی لەسەر ناکرێ ئەڵێ استخدام الوسيلة التعليمية من قبل التلاميذ نەک من قبل المعلم بقورآن ئێستش زۆربەی زۆری مامۆستاکانمان وەسیلەکەیش ئەگەر بەکاری بێنێ جەنابی خۆی بەکارهێنی هەیە هەر بەکاریشی نانە ئەوە بەکارهێنانی ئەوە کفرەکار کفرە بەڵام ئەگەر بیشی باتە ژوورەوە لە باتیەوەی ئەوە عیلاقەی پێوە نەبێ بە ئەمانە دەسی لێن ئەو لەمسانە ئەو حاسانە ئیشی تیا بکەن ئەچر لە بیری ناچێتەوە حتاج بۆ ناکات تۆ بڵێی سەعی بکە سەعی خۆ ئەمە قسەیە باشە واجبات تۆ ئەی بە مناڵ
لە ماڵەوە واجبات کە تۆ ئەیەی بە من ئەبێ لە بەرچاوی خۆت حەلی کەم سەیری کەم بۆ ئەوەی تۆ بزانی هەڵەکانم لەکوایە کزەر پێم بڵێ نەک لە ماڵەوە دایکی باوکی یاخۆ یا هەر شتێک شکل نووسی بکات و بێنێتەوە تۆ بنووسی بینرا بێدانە بینرا جار و جەحانم کەواتە ئەو ئەرچی ماڵەوە نییە بەجددی لە وڵاتی لە سیستمی پەروەردەی چاکە ئەو ئەرکە ئەگەر ئەیەی بە مناڵ لە بەرچاوی خۆت با بیکە ئەگەر هەڵەیەکی بوو تۆ بۆی چاک کرد. باش مامۆستا ئەم شێوازی فێرکردنەی کەوا بەڕێز ئاماژە پێیەکەی کاتێکی زیاتری ئەوێ بەس ئەوەی منهەجێکی کەمتری شێوەیە ینی ئەو منهەجێکەوە پێویستە لە قوتابیەکە بگەێنرێت بە تەواوەتی تێ ئەگەێن ئافرم تێگەی لە جیاتی ئەوەی کەوا کتێبێکی زلوزە بەلاح لە سەرەتای ساڵەوە تاک و ئەخیری ساڵ لەگەڵ یا بڕا مەجموعەیەک شتی پراکتیکی باوکەکەی من کە تۆ فێری شتێ بووی باشە تۆ مناڵێکمانەی ئەینێرینە بەردەمی من زۆر ئەو نمونێنەوە ئەینێرینە بەردەمی فیتەرێک بۆی فێری شتێک بێ خاپی لە مناڵەکە بینوسێتەوە ئەم برخۆ مالێ کردو ئەم مالێ کردو بە عملی بە حاسەکانی ئیکە نەدەل حیا دەترەوەی بێناچێت و فێری بۆتەوە بەخوا خوێندنیش وایە فێربوون وایە تۆ ئاگا لێ بێ ئێمە خەڵەتێکەیە تا ئیسێژێکن ئومێدەوارم وەزارەتی پەروەردە و ئەمانە گۆڕانکاری لەوا بکەن فەرق لە بینی فێربوون و فێرکردنە ئیسەی ژێماڵێن مامۆسا قوتابیەکان فێرەکە کەس ناتوانێت لە دنیا کەس فێریش بکە ئیلا ئەو کەسە خۆی ڕەغبەتی دێنێ کەواتە فێرکردن خەڵەتە فێربوون تەواوە فێرکردن بۆ حەیوانە فێربوون بۆ ئینسانە لەبەر ئەوە ئەم شتانەمان زۆر دوورین داخیج گرانم بەشکو ئینشەڵڵا جیلی ئێوە ئەمانە هەمووە بێن بەڵام من داخەوە زۆری نازانم چی من ئەم ئینانە نازانم باشە مامۆستا ئەگەر قوتابیەک هەڵەیەک بکە پێیدا چۆن تەعاملی لەگەڵا بکرێت چۆن مامەڵەی لەگەڵا بکرێت ڕەنگە لە سیستەمی لەو سیستەمەی کەواتە باسێکێت و لە سیستەمی تازەیە هەڵەکردنێک بوونی نەبێ شتێک نەبێ بە ناوی هەڵەوە بەڵام گەر بێت و شتێک بکرێت کردارە بکرێت لە دەرەوەی ئەو شتانی کەوا دانراون ئەو کات مامۆستا بێت چۆن تەعامل لەگەڵ قوتابیا بکە هەڵە چیە جا هەڵە هەموو کەسێک هەر هەڵەکات خۆی نابێت زۆر هەڵە و ئەم نەئۆشتان لە مناڵ گەورەکەی هەر مهمەوە پێی نەزانی ئیشەکە کە ئیشە خۆ لە مەسەرەی کوردەکەی خۆمانەیە ئەوی ئیش دەکە هەڵە ناکە وانە کە تۆ ئیشی کرد لەگەڵ خەڵکە لە گروپەکە لە ناو پۆلەکە هەڵەی ژەکەی هەڵەکەی ژەکەی بیکە کەیفی خۆتە بەڵام فێرم خۆی هەر فێربوون دەرئەنجامی ئەویش لە لایەکیکەوە دەرئەنجامی هەڵەکردنە تا هەڵەنەکەی فێر نابی ممکنە فێر ببیت بەزتر مامۆستا ئەگەر گەورەی بکاو لە دوایە لیان و ئۆخو بۆ ئەم نەئۆشتانە ئەوانە هی لە وڵاتە دواکەوتەکانیشا باوی نەماوە ئەگەر لای ئێمە مابێ نازان بۆچی باوە کاتە بەڕای تۆ ئاستی فێربوون لە وڵاتی ئێمەدا نسمە یاخود ئاستاییە چۆن ئاستی فێربوونمان نزمە بەپێی ئەو معلوماتی تۆ یاد بە ئێمە ئاماژە بەواکی ڕنگ بێت ئاستی فێربوون لە ئاستی پێویستانە لە ئێمە من بڕوام وای هەر فێربوونمان نییە تۆ هەر بەوانەی زانکوا بزانە هەر بەت بەوانەی کە دەرئەچن ئەوانە کە دەرەچوون ئەوەی من هینێکمە بوو لەقایەکمە بوو لەگەڵ شوێنێکی کا لەسەر ئەوەی زانیاریەکانی پاولۆ فرێری کابرا بەرازیلیەکەی ئەوەی کە مرەبێکی زۆر گەورەیە ئەوەی کە ئەڵێ مامۆستا ئێمە ئیشمانەوەیە زانیاری وەکو تۆ چۆنەچی پارەخەیتە بانقەوە لە دوایە ڕایەکیشیتەوە ئێمەش زانیاری معلومات لە مێشتی خۆمان ئەی خەینە مێشتی تەلەبەکەوە لە دوایە بە ئیمتیحان لێی وەرەگرینەوە هیچ فێر نابێ خۆی مهم ئەوەیە فێربوون نییە ئەوە یعنی ئەوەیە کە تۆ زانیاری راوەتێ کۆمەڵێک راوەتێ ئەو کۆمەڵە لە دوایە لە ئیمتیحانە دەرخێکات وینێکات و تەواو هیچ فێربوون لای ئێمە کەمە فێربوون بە جدی هەتا لە زانکۆکانمانە من پێم وایە خۆی پۆل لە حەقەتە تۆ ئەگەر لە وڵاتانی کە پۆل مەعمەلە هەر هۆڵی پۆل ژووری پۆلی یەکجیان با بڵێن قاعەیەکە بۆ خۆی ئیشی تیاکرێ
لە وڵاتانی کە ئیسە تەربیی من داوام کردو زۆر جار بە قسە ینی بە قسەی خۆم خۆ چی جێولێ ئەگرێ داوامان کردو کە تەربیەی فکری بخرێتە ناو پرۆسەی پەروەردەی قۆناغی پۆلی یەکەوە فکر تۆ ئەگەر فکر مناڵ فکری نەکردەوەتر لە دوایە ئەبێ بە حیوان لە بیرکردنەوە ئاڵێ میانیاگا لێ بێ ئێستا مەسەلە بە تایبەتی ئەم مۆبایل و هەراو بزمشتانە وایان لێ کردەوە کە مناڵ فکری کوشاوە بەجددی بەس تۆ مناڵ کە فکری کردەوە بیری کردەوە ئیبداعەکە داهێنایە بێ مەسەلاسی تۆ بۆ فکرکردنەوە چەند موهیمە تۆ حەزورەیەک مەتەڵێک خەریکی شتێکی خۆت خەریکی عەرەق ڕشتووە بە ناو چاو تایەتە خوارەوە نیوەی هەڵ کردووە نیوەی ماوە ناو من لە خۆم هەڵێم ئەک خوار ئەوە چییە نایزانی یەکسەر مەحاڵ دەکەم بۆ تەواوەکەم ئەوە کارێکی خراپم کردووە باوازی لێ بێنم ئەوەنەی کە عەرەق بکەی کە خۆت تەواو کرد مەدەر حەیات لە بیری ناچێتەوە بەس ئەگەر خۆت تەواوی نەکرد یەکێکی کە بۆ تەواوکە هەر لەبیر دەچێت و نایزانی چی شتی باشە تاقیکردنەوەی پۆلی دوانزدەکان ئەمە ئاستی زیرەکی ئەو قوتابیەت دەرئەخات یاخود تەلەبەی وا هەیە زۆر زیرەکە بەڵام لەسەر وەرەقە لە ئیمتحانە ناتوانێت ئەو پرسیارەکە جواب باتەوە تەلەبەی واشەیە چەند مەڵە بەڵام بە دەرخیاتێک ئەتوانێت دەرەجەیەکی بەرز بێنێ ئەو دەرەجانە ئاستی زیرەکی تەلەبەکانن بە حەقیقەت دەرەجە هەر من لە دنیای خۆ ڕقم لە دەرەجە عنی چی جار لە قۆناغی سەرەتاییە کاکە تۆ زۆر باشە و نابیت طبعا خۆی ئەوانەیش نایب نییە بەس وەختی خۆی لە پۆلی 1 2 3 ئێمە ئەم سێ پۆلە ئیمتیحانمانتیان نەهێشت هەلامان برد لە پۆلی 1 تا پۆلی 3 تا پۆلی 4یش ئێمە فکرەکەمان وا بوو بەڵام ئەوانەی کۆنباوەکان لە فکرە ئاڵێم کۆنباو لە کۆنباوەکان هاتن بە گژمانە چۆن تاقیکردنەوە باشە تۆ سەور کرد لە هەموو دنیای سەردەما لە سیستمی پەروەردەی سەردەما تا تەمەنی 13 ساڵی تا ناوەندی تاقیکردنەوە بە هیچ جۆرێک نییە باشە عەیب نییە گوناح نییە تۆ مناڵێکی پۆلی 1 لەگەڵ ڕەفیقەکەیە هەر خۆش لەگەڵ دایک و باوک و دراوسیا هەمویانی کەچی ئەمە گەڕێتەوە دەرچۆوە گەڕێتەوە دەرنەچوە ینی یەکسەر فەرق و فروغ خەیتە ناویانەوە چینایەتیان بۆ دروستەکەی تەمەڵ و تەوەزەل دروستەکەی مع العیلم ئەو تەمەڵ و تەوەزەلەیش ئەساسی نییە احتیمالە ئەوەی تۆ بە تەمەڵی دانەی لەوەی کە تۆ زۆر بە زیرەکەدانەوە زۆر باشتر بێ سەبەبێ لە سەبەبەکان وای کردو کە ئەو ئاوا بێت تۆمان لەبەر ئەوە لە قۆناغی لە وڵاتی سیستمی پەروەردەی سەردەما لە پۆلی 1 سەرەتاییەوە حتاوەکو 3 متەوەستە ناوەندی تاقیکردنەوە نییە بە هیچ جۆری حتا یەکسەنتەری هەر نییە مەسەلا ئیعدادیە ئەمانەی ئیعدادیە ئەوە نییە لە هەموو هەرێمی کوردستانە یەک نەوع پرسیاری بێتە خوارەوە بۆ قوتابیانی ئیعدادیەی سلێمانی و هەولێر وەکو یەک دۆهۆ وەکو یەک هەرێکە شوێنی خۆی هەیە ئەگەرچی بە کەلۆریش هەر نییە لەوێ ئەوە هیچ ئەوە ئێمە تێپەرشمان کرد بۆ شوێنەکانی کە منوتم لە قۆناغی مناڵی اینجا سیرکە بۆ مەسەلەی دەرەجە من لەسەر ئەوە خۆم هەر اینێک بە بوو لە حەقەتا فکرەکە ئەو فکرە ئێمە تەرحمان کرد ئەمەل ڕێکخراوی لالەی مناڵانی هەبوو زۆر چالاک بوو بەڕاستی ئەمەل یەکێک بوو لەوانە کە کوڕ و سیمیناری زۆرە گرت محامێک و دکتۆرێک و یەکێکی بوو ناو پەروەردەیش کە من بووم چون لەوێ ئەم مەوزوع من تەرحەم کرد وتمان کە قۆناغی سەرەتایی لە پۆل 1 و 2 ئەمە با تاقیکردنەوە لەمێنێ بەڕاستی ئەمەل زۆر هەولیە با من ئەوە بڵێم لێرەوە هەوڵێکی جدی بووە ئەگەر ئەو نەبووە بە جوهودی ئەو شێخ فواد خەلاقی ئەم نەبووە سەری لێگرت ئەنجا ئەم ئینانە مەسەلا منوت بکە کە خۆی تۆ ئەوەیە تۆ سەورکە لە پۆلی 1 کۆی دەرەجەکانی موانەکانی 8 دوانەیە یعنی ئەگەر 8 دەیبێنێ لە هەر یەکێکیانە دەدە وەرگێ 8 ئاکاوانە ئەبێ بە چەندەم ئەبێ بە یەکەم هەمووی دەدەیە
وانە هەمووی دەلەدەیە دەلەدەی پێڵێن وانێ بەڵام ئەگەر سوتفە لە یەکێکیانانەوە بێنێ ئەبێ بە دووەم باشە ئەو یەکە بەسیتە جزئیە کام ئەخلی ئەلەکترۆنی ئەتوانێ ئەو بەنە حەساس بوو بێ ئەو فەرقە زیرەکی و نازیرەکیە لە بینی ئەو دوانا دۆزی بێتەوە ئەم حەقینەوەی بێ ئەو حەقی دەیەبێ شتی وا لە کەونانی بەڵام کە تۆ ئیکەی بە دووەم یەکسەر ناحیەی کۆمەڵایەتی تەحتیمی ئەەکەی چینایەتی دروستەکەی ئەم لە پلە نزبەکانە ئەو لە پلە بەرزەکانە کە ئەچێتەوە دایکێ لە چیپی باوکێ لە چیپی یاخوا ڕۆڵەق ئەمرێ نەمێنێ تۆ یەک تۆزیکە سعیب کردای وەکو ئەو کوڕەی دراوسێمان توێش دەدەیەنا ئەبووی بە یەکەم کورە بە قورئان فەرقیان نییە ڕەنگە دووەم و سێمەکە زۆر لە یەکەمەکە زیرەکتر بێ لە هەمان کاتدا دا تۆ جۆ بگرە ئێمە ئەمەمان لابرد لامان برد زۆر باش بوو بەداخەوە لە مؤتەمەرێکە لە کۆنگرەیەکە کە کۆنگرە پەروەردەی خراپ کردەوە بە ڕەئی من ئەم وەزارەتی پەروەردە یەک شتی باش کردەوە بە ڕەئی من نازانم شتی زۆر باشیکم لە ئاگام لێ نییە بەداخەوە کۆنگرەی نەکردەوە کۆنگرەکان زۆربەی زۆری شتەکانیان خراپ کردەوە لە کۆنگرەیەکە قەناعەتیان بەوە کرد کە تاقیکردنەوە لە پۆلی یەک و دووسیان نەبێ بەڵام ئەبێ دایک و باوکی ئەگەر ڕازی بوو مناڵەکە لە پۆلی یەکا بمێنێتەوە بامێن وایە وانە ئیسە وایە کورە ئاخر کام دایک و باوک حەزەکە مناڵەکەی بکەوێ مناڵی دراوسەکەی دەرچوو بێ بەڵام ئەم بکەوێ ئەوە نییە لە شتیوە لە دنیا ئەمانە دووهەم ئێمە ئەوەنە ئاقلین وا ئەزانین مناڵێک کە کەوت ئەم ساڵی داهاتوو باشە بێ نە لە ڕووی نەفسی و دەرونی و تربەویەوە ئیسپات کراوە ئەو مناڵانەی کە ئەکەون ساڵی دووهەم خراپتر ئەبن نەک باشتر بن ئەوەی کە دەرخی کردووە و تۆوە ئەزانی داراوەرە دەرەوە نازان چیۆمانە بڵێ وەرە لەکوێیە دەستی بۆ خات سەر دەرەوە ئەوەی بچووە بە جۆن و هەراو بە زۆمانە مێشتی کردو ئەمە ڕێی پەروەردەی ڕێی مامۆستا عەبدوڵڵا نییە ئەو ئەڵێ ئەو مناڵانەی کە بۆ ساڵی داهاتوو ئەمێننەوە خەڵگووە ئەزانێ باش ئەبن سەریان ڕای لەبەرد باش نابن مناڵەکان خراپتر بن لەبەر ئەوە با دەرچن ئەم بەرزی و نسبێژ نامێنێ مناڵ جیاوازی لە بینیان نامێنێت تۆ لە هیچیانەکەی ئەم مناڵە ڕەفیق من لە کۆڵانە بەیەکەوە تۆ ئەوە کردو بە یەکەمە منکەی بە دووەمەسەرە ڕەفاقەتیان نامێنێ ئەوە خستە ناوچارێکەوە مە خستە شوێنێکەوە باشە مامۆستا دوای پرسیارم بۆ تۆ ئەمەیە زۆر پیا هەڵدانی منداڵ و ستایشکردنی کارەکانی و دەستخۆشی لێکردنی ئەمەش زیان نییە بە منداڵی بگەێنی بەرەوەڵە خۆی ستایش و پاداشت و ئەم شتانە لە پەروەردان نییە لە حەقەتە ئەگەر ڕاستی دەوێت چونکە تۆ هەر مناڵی خۆت هەر جارێک شتێ بکە و ستایشێکی بکەی ئەتر ئەو نایکە هەموو جارێکە شتێکی کرد بە تەمایە کە تۆ ستایشی بکەیت یان با مناڵ وا بزانێت کە دائیمە ئێمە خۆشمانەوێ ستایشی ئەەکەین بۆچی لەسەر هەموو شتێکی بەسیت تۆ ئێستا هی وا هەیە مەسەلا خۆی هەتا مناڵەکە تێ ئەگا دایکەکە مناڵەکەی گرتوتە بە باشی با قوڵبانێ بم ڕۆڵە وا و گۆرانی پیاڵێ و نازانچی و ئەمانە و ئەو نینۆکەی بە هەموو دنیا نامور وەڵا مناڵەکە خۆی ئەوەنە ئاقلت تێ ئەگا ئەس و ئەساسی نە دایکەکەی دەبا پیاڵەیە پشتێنێ بزانێت نایاتە بەرزی لەو هەراو بە زۆمانە ستایشکردن ئێمە مەفروزە ئێمەی دایک و باوک یعنی ئێمەی پەروەردەکار ئێمەی مامۆسا چاک وایە مناڵ بزانێ لە هەموو کاتێکا خۆشمانەوێ لەبەرەوە کەمترین بچین بەلای ئەوانە دووەم جاران ستایشیش ئەگەر بکرایە بە کۆمەڵ ئەکرا بە تاک نێکرا بە گروپ ئەکرا بە گروپەکە مەسەلا ئەیان و دەستان خۆش بێ ئەوەتەن ئێستا ئەوەش باش نییە هەتا زۆر باشە مامۆستاگیان دەستەکانە خۆش بێ بەڕاستی بەرنامەکە نەمزانین چۆن تێپەڕین و هیوادارم لە داهاتووە زۆرتر تۆ ببینین لەسەر تەلەڤیزیۆن بگەێنی و زۆر مادوم کردی سپاسی تۆکەم دەستی خۆش بێن و منەی ئێوەش زۆر بێ ئومێدەوارم کە ئێوەش بایەق بەلایەنی پەروەردەکە زۆر بن بە نیسبەت خۆشتەوە دەستی خۆش بێ گەنجی تازەیت ئینشاءالله
بە زۆر پێشکەوتوی ئەو بینم پشت بەخوای هۆتی بەرنامەکەی شو زۆر سپاسی تۆکەم دووبارە گەورەت کردین کە هاتی بۆ بەرنامەکەم سپاس بۆ بینەرانش کە تاسە لەگەڵ ما بوون هیوادارم سوودێکی زۆرمان گەیاندە ببێتان و بزانن چۆن تەعامل لەگەڵ مناڵەکانتانەکەن لێیان جێبگەن خۆشتان بوێن نەک سەرزەنشتیان بکەن دەستەکانتان خۆش بێ و تا بەرنامەیەکی تر کاتێکی شات